پەرلەمانی کوردستان دەرگای وەرزی بەهارەی ساڵی چوارەم لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانی کردەوە. ئەم وەرزە یاسادانان بە کۆتا وەرزی ئەم خولەی پەرلەمان دادەنرێت. لە کۆبوونەوەکەی پەرلەماندا سەرۆکی سەرجەم فراکسیۆنەکان دید و تێڕوانینەکانی خۆیان بۆ ئەم وەرزە یاسادانان خستە ڕوو. لای فراکسیۆنی کۆمەڵی دادگەریش لە پەرلەمانی کوردستان گرنگترین تەوەرەکان پرسی هەڵبژاردن و کۆمیسیۆن و کێشە هەنووکەیەکانی هاوڵاتیانی کوردستان بوو. سەرۆکی فراکسیۆن کە چەند بابەتێکی گرنگی خستە ڕوو، یەکێک لەوانە بۆ جا، یەکێک لەوانە کارەکردنەوەی کۆمیسیۆن، یەکێک لەوانە هەڵبژاردن نەک لە کاتی خۆیدا بگرە. ئێمە وەک فراکسیۆن ئامادەین داواکاریشی نەک لە کاتی خۆی لەبەر بارودۆخی هاوڵاتیان و ئەو قەیرانەیەک لە دوایەکانی کە لە هەرێمی کوردستانە گزەرێ بگرە داواکارین و تەمەنا دەکەین پێشوەختیش هەڵبژاردننی کوردستان ئەنجام بدرێن لە کات و ساتی خۆیدا. و ئێمە پێشنیازایەکی زۆر تێروتە سەرمان ئامادەیە ئەگەر بۆ نمونە هەمواری یاسای هەڵبژاردنی نەکرێ و پێشنیازایمان ئامادەیە کە بیخەینە ڕووکەوە گرنگترین شتە لەم قۆناغەدا لەم وەرزی یاسادانانەدا بۆ هەڵبژاردننی کوردستان. بەشێکی دیکەش لە پەرلەمانتاران و فراکسیۆنەکانی تر جەخت دەکەنەوە. لەم خولەی وەرزی یاساداناندا پێویستە جەختکردنەوە بێت لە ئەنجامدانی هەڵبژاردن لە وادەی خۆیدا و ڕێککەوتنی لایەنەکان لەسەر کارەکردنەوەی کۆمیسیۆن. پێویستە لەو ماوانەی کە دادێ پەرلەمانی کوردستان هەموو ڕێکارانی کە پێویستە بۆ هەڵبژاردنێکی پاک و نزیل لە هەرێمی کوردستانە بگرێتە بەر و ئەوەی کە خواستی هەموو لایەکە جێبەجێ بکە لەو خاڵانە یان لەو تێبینیانەی کە لەسەر یاسای هەڵبژاردنە. ئێمە 100% لەگەڵەوەیان کە هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام بدرێت، چکە مافێکی سروشتی خەڵکی کوردستانە. کۆبوونەوەی ژمارەیەکی وەرزی بەهارە بە وتاری سەرۆکی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکان دەستی پێکرد. دواتر دەنگدان لەسەر 3 پرۆژە یاسا و پێشنیازە یاسا کرا و بڕگەیەکی بەرنامەی کاری کۆبوونەوەکەش بۆ ڕۆژی چوارشەممە دواخرا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.